زان خۆشەوی سامە لە تەوەری دوین بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەین لەوانەیە جێی پرسیاری زۆرێکمان بێت کە مەراسیمی حەجی ئەم ساڵ چۆنی بووە، چۆن بەڕێوە چووە، ئاسانکاریەکان چین و گۆڕانکاریەکان چی ڕوویداوە، چی ئاسانکاری بۆ حاجیان بە تایبەتی کوردستان کراوە. گفتوگۆی زیاتری بابەتەکەمان دەکەین لەگەڵ بەڕێز کاک حاجی کەمال غەفار خاوەنی کۆمپانیای حەج و عومرە. کاک حاجی یامە خێر بیاخۆ. قبول کردوون ئینشاءالله. سپاسانەگەم لە خوای پەروەردگار حەجی حاجیانی قبول کرد بێ. ئەو دوعانێژ ئێمە کە لە کێوی عەرەفە کردومانە بۆ دۆست و ئەحباب و خەڵکی شارەکەمان و خەڵکی کوردستان بە تایبەتی و مسلمانانی جیهان بەگشتی کە لەو کاتا پەر پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ پەروەردگار دابەزێتە ئاسمانی یەکەم و ئەڵێ عەبدەکەم داوای لێ خۆشبوون کە تالێت خۆش بم، داوام لێ بکە دوعا بکە هەتا دوعاکان و قبول کەم. پەروەردگار لەو کاتە زۆر نزیک بووە لە ئێمە، کاتێکی زۆر ڕۆحی بوو، کاتێکی زۆر تایبەت بوو، نۆی زیلحەجە بەعدە زەوال کەسمان بێبەش نەکردو لە دوعای خێرخوای گەورە لێمان وەربگرێت. ئامین ئینشاءالله. کاک حاجی بۆمان باسکەی باس لەوە دەکرێت حاجیان، ینی چێژێکی ڕۆحی هەیە کە لەوانەیە لە هاوشێوەی عیبادەت و شتەکانی پێشووترە بەجۆ لە جۆرەکان جیاوازتر بێت، یانی ناڵێم وەکو ئەوان نەبوو، بەڵام دەوترێت ئەو چێژە ڕۆحی ئیمانی کە لە مەراسیمی حەجا هەیە وێنەی نییە. تۆزی حەزەکەم لەسەرەوە. بەڵێ بە تەئکید وایە کاچی بۆ مەوسیمی حەج هەموو عیبادەتێک لە ئیسلامە مەقاسیدی شەرعی هەیە، مەبەسی شەرعی لەگەڵە. مەبەسی شەرعیش لە حەجا کۆبوونەوەی ساڵانەی موسڵمانانە لە هەموو دەنگ و ڕەنگەکان، لە هەموو جۆرەکان، لە هەموو زمانەکان، بۆ ئەوی لە کێشە و گرفتی یەکتر بکۆڵنەوە و چارەسەری بۆ دابنێن. ئەلحەمدولیڵڵا برایەتێکی زۆر تایبەت دروسە بێ لەوێ. تۆ ئەچی بۆ پیرۆستترین خاک کە کەعبەی مشەڕەفەیە، کە مەکەی مکەڕەمەیە، دواتر چیتە عەرەفە کە نۆی زیلحەجە، تاموچێژێکی تایبەتیە کە بوو بە نیوەڕۆ و بەعدە زەوال تاموچێژەکە تایبەتە بێ، چونکە لەو کاتا ڕۆحەکان نزیکە بنەوە لە پەروەردگار دائەبەزێ بۆ ئاسمانی یەکەم. و دواتر ئێمە کەبەکەممان بەجێ هەڵا ئەچین بۆ ئارامترین شار لەسەر ڕووی زەوی کە جەستەی مبارەکی ڕەسوول الله تایە عەلەیهی سەڵات وەسەلام، مەدینەی منەوەرە، بەگەیشتنت بە ڕەوزەی شەریف، بەگەیشتنت بە سەلامکردن لە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام، بە یادەوەریەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو مزگەوتەی کە بە شان و بازووی خۆی و سەحابیەکان بنیادرا، هەموو جێهەنگاوەکانی پێغەمبەری خوا هەڵەگری عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە شەرەفێکی گەورەیە پەروەردگار کە ئەینێت لە حاجی و لە عومرەکار بانگهێشتێکا بۆ ماڵەکەی خۆی. مامۆستا ئەم ساڵ بەهۆی جەنگی ئیسرائیل و ئێران و ئەمریکا ینی بارودۆخەکە کەمێک نالەبار بوو، ترس لە گەشتەکان هەبوو. جاگەر هەر لە سەرەتاوە باسی بکەن ئێوە کاتێک چوونە فڕۆکەخانە چۆن پێشوازیتان لێکرا؟ ئایا هیچ مەترسیەک هەبوو لە سەرتان خەمتان بۆ بڵێ گەشتەکان کە پەک بخرێن بە جۆرێک لە جۆرەکان هەڵبۆشێنرێتەوە؟ سەرەتا حکومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا پێش جەنگەکە هەموو حاجیانی هەرێمی کوردستان بە فڕۆکە بڕۆن، چونکە فەرقەکەی لەگەڵ وشکانی کەم بوو. دواتر ئەو بارەنە ئاسایە ڕوویدا، ئیستیکباری جیهانی ئەمریکا زاڵ مستەمکار کە هێرشی کردە سەر ئێران، وەزعەکە گۆڕا دوای بڕیاردا بکرێت بە وشکانی. ئەلحەمدولیلا کە نزیک بووە لە وادەی دەستپێکردنی گەشتەکان بە جهودی وەزارەتی ئەوقاف و حکومەتی هەرێم کرایەوە بە ئاسمانی. سوپاس بۆخوا کە ئێمە ڕۆشتین داخل بووین لە مەتاری جەددا، چونکە سەرەتای دخولمان بۆ مەکەی مکەڕەمە بوو. سوپاس بۆ لیژنەی پێشوازی لە بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر جوان پێشوازیان، لیژنەی تایبەتیان هەبوو، بەردەوام لە فڕۆکەخانە بوون، پێشوازێکی زۆر گەرمیانەکرد لە حاجیان، گوڵیان پێشکەشە کرد، دواتر ئاسانکاریان کرد، پاسەکانیان ئامادەیە کرد، بە شێوەیەکی زۆر جوان بەڕێیان کردین بۆ مەکەی مکەڕەمە. لە مەکەش دەرگای ئوتێل ستافێکی زۆر چاک لە بەڕێوەبەرایەتی گشتی لە نووسنگەکانی حەج و عومرە هەمویان لەو حەملەدارانەی کە پێشتر گەشتیان کرد بوو ڕۆشتبوون بە شێوەیەکی زۆر جوان گوڵیان پێشکەشی حاجەکانە کرد و هاوکاریانە کردون هەتاوەکو داخلی شوێنی سەکەنی خۆیانە بوون. جیاوازەکان ئەم ساڵ چۆنی بوو کە داخل بوون؟ دواتر چی ڕوویدایانی چۆن بوو بەراورد بە سەفەرەکانی تر؟ جەناب لەوانەیە چەندین جار عومرەت کرد بێ بوو پێی کە خاوەنی کۆمپانیایت. من لە 2012 سەفەری خاکی پیرۆزەکەم
ئەم ساڵ بەڕاستی جیاوازەکە زۆر گەورە بوو لە چاکردن و لە بەرەو پێشبردننی ئیش و کارەکان ئاسانکاری هەبوو حتا لە ئوتێلەکەمان ئێمە سوپاس بۆ ئوتێلەکەمان بەڵێ 15 دقه 20 دقه بە پیادە دوور بوو لە حرم بەڵام پاسی تیانە بوو ئێمە پار نەپێرات کە چوین لە عەزیزەی شیمالی بووین بە دوو پازە هاتیتە ناو حرم یعنی هەفتەیە پێش مەوسیمی حەج پاس و ڕێگە داخرا بەڵام ئێمە لە بەرۆن جارە الحەمدوللا بە پیادەیە چوین یعنی هەتا ئەو ڕۆژە چین بۆ عەرەفە هاتوچوومان هەبوو بە ناو حرم ئەوە یەک دوو خواردن کە یەکێکە لە کێشە و گرفتەکان لە بەرەوەی تۆ دوو سێ وڵات و مەملەکەت دەپەڕێنی ئەچیتە مەملەکەی عەرەبی سعودی یعنی تەباخ و مەطعەمەکان جاری وایە میسریە جاری وایە ئەفغانیە خواردنەکە دڵخوازی خەڵکی ئێمە نییە جۆری خواردنەکان زۆرە بەڵام شێوازی لێنانەکانیان جیاوازە خەڵکی ئێمە حەزی لێ ناکە وەرە تۆ جاری وایە لە شارێک بۆ شارێکی خۆمان لە کوردستان خواردنەکان جیاوازیە وەرە بچی بۆ مەملەکەتێکی کە بەڵام ئەم ساڵ سوپاس بۆ بەڕێوەتی حەج و عەمرە و ئەوقاف ستافی تایبەتیان هێنابوو شێف لە هەولێر لەوێ خۆیان خواردنەکان دروستە کرد جۆر و کوالیتی زۆر باش بوو بە دڵی ئێمە بوو بە دڵی حاجەکان بوو الحەمدوللیلا وەکو عەرزم من لە 2012 تا ئێساشم بۆ حەج و بۆ عەمرە هەتا ئێستا هیچ خواردێکم هاوشێوەی ئەم خواردە بۆ چاکی نەبینیوە بەڵێ مامۆستا لە تۆڕە وڵاتیەکان زۆر بڵاو کراوە کە خێمەکانی عەرەفە ئەمساڵ زۆر جیاواز بوو و شتی تایبەت زۆر دانرابوو بە حاجیان بووی کە بتوان پشێکی باش بدەن لە عەرەفە ئەمساڵ ئەتوانین بڵێن لەوێشا گۆڕانکاریەکی باش کرا بەڵێ ئێمە کە چوین بۆ عەرەفە دوخولی عەرەفەمان کرد الحەمدوللا خەیمەکان هەموو بە مکەیف بە هەوای سارد بە ئاو بە خەدەمات تەنانەت ئایسکریمیشی تیا بوو و دواتر شوێنی بێدەکان کە بە وێنش بۆم نردبوو نازام داتان بەزانیانە ئەوەیش کە شوێنی بێدەکان هەر یەکێ شوێنی تایبەتی خۆی لە شێوەی کورسی دواتر ڕاتی کێشەیە بوو بەبێت کەس تەجاوازی نەکرێت شوێنی کەسی کە چونکە شوێنەکە دیاریکرا بوو شتێکی زۆر باش بوو دواتر ئەوەی کە گرنگە من بیڵێم بەڕاستی لە ڕووی تەکنەلۆژیاوە حکوومەتی سعودیە ئەم ساڵ گرنگی زۆری دابوو بە ئاسانکاری بۆ حاجیان هەر لە عەرەفە هەتا ئەگاتە حرم 10,000 کامێرەی حراری دانرا بوو ئەم کامێرە حراریانە هەر ڕێگەیە قەرەباڵغ باە لە ماوەی 2 چرکەونیوە هەواڵێدا بە ژووری سەیتەڕە کۆنتڕۆڵ 3 ژووری کۆنتڕۆڵ هەبوو لە 2 چرکەونیوە هەواڵی پێدایم ڕێگە قەرەباڵغ بووە ڕجووری کۆنتڕۆڵ یەکسەری ئازێدا بە کارمەندە ئەمیەکان و ئیداریەکان ئەو ڕێگانە گواست بۆ ڕێگەی کە هیچ قەرەباڵغێک دروست نەبوو هیچ ناڕەحەتێک نەبوو و تەنانەت خەیمەکانی مینامان ئێمە وەکو حاجانی هەرێمی کوردستان شوێنێکی زۆر چاک زۆر ڕێک و پێک هەتا ئێمە چوین بۆ شەیتان ڕەجمکردن بۆ جەمەرات بەناو تونێل هاچوین بە سێبەر هاچوین هاتوچوو گەڕانەوەمان زۆر ئاسان بوو ساڵانی پێشوو حەولە العالەمیان پێکردی لە گەڕانەوە جا ئەگەی تۆ ناو خەیمەکانی خۆتان الحەمدوللا زۆر باش بوو حاجیان ئێمە کەمترین ماندووبوونیان بینی ئەم ساڵ زۆر باش بوو کاک حاجی لەوێ زۆر جارگلی و گازندە لە مامەڵەی مێزە ئەمنیەکان نەکرێت ینی بە جۆرە تەعامل تۆزێک ڕقەکەن لەبەرەوەی کە ئاشدانی هیلاک بنیان خۆتەزانی خۆت بینیوتە چۆن بوو ئەمساڵ نەرمیان هەبوو مەسەڵەن ینی تووڕەبوونیان چۆنی بوو زۆر جار هەندێک خەتای حاجیشی تیا وەڵای بە عموم هەر لە چەند ساڵە هێزیێبنی مەعمەلەیان باش خواڵ ناگرێ بەڵام کەسێ بۆ خۆی سەرپێچیەکە ئاڵێ لەو ڕێگەوە مەڕۆ لەو شوێنە دامەنیشێتا ئەو لا پڕە بێت و گلەکە ئەو گلێ نابێت بە هەندوەربگیرە بەڕاستی هێزە ئەمنیەکان بە هیچ شێوەیە ماندوو نابن ئاسانکاریەکەن هاوکاریە حاجیە کە هیلاکە بێ ئەگەر شوێنی فێنکردنەوە بە باوەشێن بەسەرێت و ئاوەکە بە دەموچاوی هاوکاریەکە ڕێگەی پیشانەدا ئیسعافی بۆ ئێنێ پێویست بێ ئەم هێزە ئەمنیانە ماندوو نابن ڕۆژی 1000 کەس ئەچێتە بۆ لای ئەڵێ من ون بووم باجەکەی پیشانەدا مۆبایلەکەی خۆی دەرەکات تەلەفۆنی بۆکە گرژی لە دەموچاویان نابینی بەڵامی تر جاری وایە کابرال ئەچێ بۆ حرەم هەر لە سەرتاوێ دەرگای حرەما دابنیشێ ناو حرەم هەمووی چۆڵە الله يلا يا حاج يلا يا طيب يلا يا حاج يلا يا طيب هر بقصي خوش نا يلا دابنيشه الا بالريكات چونك اولي دابنيشه الريقه يجينا وهم بتشوال يميني خاصو كوتيان زور جوان براسي جناح بلي خاصو كوتيان خلاف مامۆستایەکێک لە ئەو ڕێکارانی کە گرنگە حاجیانە بێ لە بەرچاوی بگرن و گرنگە کۆمپانیەکانی ژانی خەمیان بخۆن جێگەی مانەوەی حاجیانە ئەم ساڵ جێگەی مانەوەی حاجیان چۆن بوو ئایا لە مەکە و مەدینە هیچ گرفتێک بۆ حاجیان دروست بوو؟ بەڵێ
سەرەتایمە کێشەیمان شوێنی مانەوەمان زۆرترین مانەوە لە ناو فندەقەیە ئوتێلە بەڵێ فندەقمان زۆر باش بوو وەکو پێم وتە نێمە لە بەراشی سۆبوون لە تەیسیر 16 دقە بە پیادە دوور بوو یعنی ئەمە امتیازێکی گەورەیەتەوە بە پازات و چوونەکەی سەر بە پێ بڕۆی وە لە مەدینەی منەوەرە لە مەندیقە مەرکەزی لە کەناری حرەمە یعنی 4-5 ئوتێلی تایبەت زۆر چاک زۆر پاک و پوختە خەدەماتی باش زۆر ڕێک و پێک پەنجەرەکەم کردووە لەسەر حرەم بوو ینی مەدینە بە تایبەتی زۆر نزیک و بەڵامی تر مەکە وایە ماشەڵڵا فراوانە و 16 دقەیژ امتیازێکی باشە ومانەوەشمان لە عەرەفەوەکو پێم وتە ئەوان چەند ڕۆژەی مەوسیمی حەج 3-4 ڕۆژە ئیتر کات شوێن زەیقە لەوێ خەڵکە بێ سەبری هەیە بێ 7 سانتیمی هەیە پانی ئەی سەبارەت بە ئەنجامدانی سنەتی گەورەی قوربانی لەوێ سەربڕینخانەکان لەبار بوو ئێوە توانیتان هەموو ئەو سنەتی کە لە خەڵتانە بوو بیکەن بە حاجیان پرسیارێکیە زۆر لە ژێ خۆیەتی ساڵانی پێشوو دیارە هەر کەسێ بۆ خۆیەکی قوربانیە کرد یا خاوەن کۆمپانیایە مەجموعەیەکی کۆ کردەوەی بە قوربانیە کرد بەڵام ئەم ساڵ جیاواز دە ساڵانی پێشوو حکوومەتی سعودیە تەجروبەیەکی هەبوو لەگەڵ تورکیا چەند وڵاتێکە کە لە ڕێگەی حکوومەتەوە ئەهاتن قائیمەیان هێنا چەر حاجیە چەند نوێنەرێکیان هێناوە سەربڕیخانەکە پێویستی بەم هەموو قەرەباڵغیە نەیەکرد حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆشبەختانە ئەم ساڵ سوپاس بۆیان دەستخۆشییان لێەکەین ئەستۆی پارەی سەربڕینەکان خستە سەر ئەو مەبلەغەی کە لێیان وەرگرتن و حاجی خۆی پارەی نەیەدا ساڵانی پێشوو 2 وەرەقەیەدا کەمتر زیاتریەدا ئەمساڵ لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بوو وەلیژنەیەکی زۆر چاکی ڕێکوپێکی دروست کردبوو لە بەڕێوەبەرایەتی گشتی لە نوێنەری نووسینگەکان لە موفتی و لەگەڵ مرشیدی ئاینیەکان و نوێنەری هەموو کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە پارێزگای سلێمانی بە هەموو ئیدارە سەربەخۆکانیەوە 2 نوێنەری لە حەملەدارەکان هەبوو کە یەکیان بەندە بوو ئێمە ڕۆشین بۆ سەربڕخانەی مۆعایسیم لەوێ بە شێوەیەکی زۆر جوان تەندروست و شەرعی سەربڕینەکە کرا و هەمووی لەژێر کۆنتترۆڵ و سەیتەرەی مامۆستایانتوانی لی بخۆن حاجەکان خۆیان جا ئەوێش ئەتوانی چەند حیوان ئەیەنی تۆ بە پاکراوی پێتەدەن بەڵام بەداخەوە حاجەکان لە بینا شوێنی خۆی نیە و گەرمە و شوێن نییە گۆشتا بکە و دواتریشدا ئێمەش دە فندەق ڕۆژانە دووژەمە گۆشتی لێش و گۆشتی حیوان و شتی ڕێک و پێگە وەرنەگیرەوە هەر کەسیش هەبووە هەندێک کەس هەبووە وەریان گرتووە بۆ خۆیان هێناوێنەوە بەڵێ کاک حاجی سەبارەت بە نەخۆشکەوتن و نەخۆشیێکی حاجی یان وەزعی خراپبوو بێ ئاساکارەکان چی بوو چۆن ئەبرایە نەخۆشخانە بەڵێ ئێمە لێرەوە کە حاجەکان پێشەوەی بەڕێ بکردن هەموو ڤاکسینیان بۆ کراوە دەفتەری سەحیان بۆ کراوە دواترش لەوێ لەمە دکتۆری قساییمانە بوو لە ئوتێل لە شوێنێکی تایبەت لە قاتی ئێمدانیش هەر نەخۆشیێکە چوو بۆ لای پێویست وایە لای خوان عیلاجیان کرد پێویستیان بە عیلاجی زیاتر بواە یا شتێکی گەورەی پێویست وایە ڕەوانەی خەسخانەی نور یا مەلیک فەیسەڵ یا مەلیک عەبدولعەزیز ئەویش هەر لەسەر ئەو کارتی نووسوکە یعنی بیمەی تەندروستی و فریە بۆ یەکرا بۆ نمونە حاجیمان هەبوو لەوێ قەسەرەی بۆ کرا حاجیمان هەبوو لەوێ نازوری مەعیدەی بۆ کرا خزمەتگوزاری تەندروستی زۆر باش مامۆستایەکێک لەو شتانی گرنگە باسی بکەین دەوترێت ئەم ساڵانەی کە ئەتوان بڵم گۆڕانکارێکی زۆر بەسەر ئەو لایەنە هاتووەیە کە لەم ساڵانەدا ئێستا ژمارێکی زۆر لە گەنجان ڕوو لە فەریزەی حەجەکان لە ساڵانی پێشووتدا تەنها کەسە بەستەمەکانمان ئەبینی ئەوان زیاتر بەرەو حەج ئەڕۆشن ئەتوانین بۆین لەو لایەنەوە گۆڕانکاری کراوە و هیچ ڕێژەیەکت لە سەبارەت بە ژمارەی حاجیانی ئەم ساڵ بەڵێ ژمارەی حاجیانی هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەم ساڵ زیادی کرد لە بەرەوەی لە سەرژمێری عێراقا ژمارەی دانیشتوانی عێراق بوو بە 46 ملیۆن ئۆتۆماتیک ڕێژەکە نیسبەکە زیادەکە بۆیە هەرێمی کوردستانیش لەو نیسبە زیادکردنە بەریکەوت 5120 حاجی هەرێمی کوردستان بەشدار بوو الحەمدولیلا ژمارەیەکی زۆر گەنجی تیا بوو حکوومەتی سعودیش هەر پار بڕیارێکی دەرکرد وتی هەر کەس تەمەنی لەسەر و 70 ساڵ بێ یعنی 71 ساڵ و 72 بەرەو ژوور شمول ناکا بڕوا چونکە ئەمانە نەخۆشن پیر و پەکەوتن خۆیان گیرۆدە بن قافڵە ناڕەحەتەکان لەبەرەوە بڕیارێک بوو لە جێ خۆیان دەری کرد بەڕاستی پار ئەوانیش کە ناویان دەرچوو بوو لە سەدا دەیان نێران بە هەندێکیانمانەوە بەڵام ئەم ساڵ هەروەکو هاوکاریەک بۆ ئەوانەی پار کە نەچوو بن ناردن یانینا حاجی تازە لەسەری 70 ساڵ لە هیچ وڵاتێکی جیهان
دخولی مەملەکەی عەرەبی سعودی نەکردووە. ماڵە کاک حاجی لەسەر نرخ چۆنی بوو تێچووی ینی ئەو گەشتە چۆنە ئەگەر پێما بڵێ بۆی کە کەسێک نێتی ئەوێ وی ئاگادار بێت کۆی گشتی چەندی ئەچێت تاوەکو گەڕانێ بە نزیکەی ئەو گەشتێکەوە دیارە 25 ڕۆژە تا مانگێکی پێچێت باشە تێچووی زۆرە مەوسیمی حەج هەموو شت گرانە بێ خواردن گرانە بێ ئوتێل گرانە بێ ئەوەی کە زۆر گرنگە باسی بن شوێنی مانەوە لە مینا و لە عەرەفە هەمووی بەپارەیە هیچ شت فرێ نییە پارە و مەبلەغێکی زۆر وەرەگیرێ ئەو پارەی لەسەر ئەو پارەیە کە پێ لەسەر ئەو پارەی کە حکوومەتی هەرێم وەریگرتووە بە نزیک کراوەی نازام نزیکی 50 وەرەقە کەمتر بۆ لە 50 وەرەقە هەموو هەر وەرگرتنی ڤیزا هاتوچۆ کرێی تەیارە خواردن هەموو شتەکان هەموو لەسەر ئەو پارە بووە ئەوەی کە حکوومەتی هەرێم مەڵێ بفعل واشە تێچوەکەی زۆرە ئەڵێ ئەمە پاڵپشتی کراوین پارەی کەما خستووەتە سەری وەکو حکوومەت جا بەشی کردووە چونکە ئەوەی باسەکرێ لە مینا و لە عەرەفە ئەو شوێنە بچووکەی کە 70 سانتیمە بۆ هەر حاجێک دیاری کراوە لە نزیکی 20 وەرەقە و بەرەو ژوورە بۆ 3-4 ڕۆژە هەر دەوەرە ئەو شتە بچووکەوە باسکە ئەی 20 ڕۆژ سێژەمە نانەخوا بە باشترین کوالیتی بە باشترین جۆر ئەوەی لەوێ ئەی خۆی کە زەماڵی خۆی نایخوا لە جۆری خواردنەکان کە عەدەدیان زیادە وەرە ئوتێل 25 ڕۆژ بمێنەرۆ گرانە هاتوچۆ تەیارە سەیارە هەمووی تێچووی زۆرە بەڕاستی. مامۆستا لە مەدینە چەند ڕۆژمانەوە بە گشتی حاجیان لە مەدینە هەبوو 4 ڕۆژ بە گوێرەی گەشتەکەی هەبوو 3 ڕۆژ لە مەدینەوە ئەمەش لە کۆتاییەوەیە بەڵێ لە کۆتایە چونکە حاجیانی هەرێمی کوردستان ئەم ساڵ سەرەتا هەموویان دخولی مەکەیان کرد کە مەکە تەواو بوو مەوسیمی حەج تەواو بوو پاشان وردە پۆل بەڕێکران بۆ مەدینە و لە 3-4 ئوتێلی زۆر چاک و ڕێک و پێک و توانم بڵێن VIP نیش لە جێکرات. مامۆستا ئێستا تەواو حاجیان هاتوونەتەوە هەرێمی کوردستان؟ بەڵێ هەموو حاجانی هەرێمی کوردستان لە 10 مانگ کۆتایی بیاد لە مەملەکەی عەرەبی سعودی هەمویان هاتنەوە 4 مانگ 4 6 یەکەم ڕەحلە کە هۆلێر بوو دەستی پێکرد گەڕانە چونکە ئەوان ڕۆشتنیان لە 7 مانگ دەستی پێکرد 5 ئەوەی زوو چوو لەو سەرسەریعتر گەڕایەوە. بەڵێ کاک حاجی ڕێوشوێنەکان چۆنیە مەسن بۆ ساڵی ئێوە چۆن بوو بۆ حەجی ئەمساڵ بۆ ساڵی ئایندە زانیاری دەبێت لە ناونووسین و لە هاتنەوەی ناوەکان چۆنە؟ هاتنەوەی ناوەکان ئۆتۆماتیک ئەلکترۆنیە ئەو بۆ نییە مەسەن 4 ساڵتەوە ناونووسی نا ئەلکترۆنیە هەموو کەس لە مۆبایلەکەی خۆ توانێت داخل بێت ئەگەری هەیە گۆڕانکاری بەسەرابێ؟ ئەوە سابتەکرێ زۆر چاکە بەڕاستی عەدالەتی زۆر باشی تایە ئیتر چی بکەم ڕێژەی زیادە بۆ نمونە 80,000 کەس تەقدیمی کردووە 5120 ناوی دەرچووە. بەڵێ گر پاسێک لە گەشتی عمرە بکەین بێگومان لە دوای کۆتای هاتنی فەریزەی حەجەوە ئێستا خەڵک بە پەرۆشە بۆی کە ڕووبکاتە وڵاتی سعودیە بۆ ئەنجامدانی فەریزەی سونەتی عمرە ئێوە ئێستا ئامادەکاریتان کردووە گەشتەکان کراونەتەوە لە چ کاتێکەوە ئیتر هەر کەسێک بێ ئارەزوی هەبێ سەدانی ماڵی خوا بکە بەو مەبەستە ئێوە ڕێکارەکانتان گرتووەتە بەریان دەستان پێ کردووە؟ هەر سەرەتا 1 هەفتە 6 ڕۆژ دوای جەژنی قوربان ڤیزە کرایەوە بەڵام ڤیزە دایمەن کە ئەکرێتەوە سەرەتایە کەمکەمە بەڵام ێستا بە تەواوی کراوەتەوە گەشتەکان ئێمە ساڵانی پێشوو ئەوە خاوەن کۆمپانیەکان دووبارە مۆڵەتەکانیان تازە بکردایەتەوە ئەم جارە بچوونایە بۆیە دوعەکە و دائیمەن 1 مانگ دوای مەوسیمی حەج گەشتەکانی عەمرە دەستی پێکرد بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عەمرە بڕیاریدا هەر لەسەر عەقدەکەی پار ئەم ماوە بەردەوام بن هەتاوەکو عەقد تاواکردن بەڵێ گەشتەکان دەستیان پێکردوێتەوە بە وشکانی و بە ئاسمانی. بەڵێ ئەو گرفتانە چی بوو تۆ ینی وەکو ڕێبەر لێ چۆن بوو ئیشی تۆ لێ؟ بەڵێ ئێمە خاوەن کۆمپانیا بوون وەکو سەرپەرشتی هەر خاوەن کۆمپانیایەک سەرپەرشتی و ڕێبەرایەتی قافڵەیە کرد کە 48 حاجی بوو. گرفتەکان چی بوو لەگەڵ حاجیانە چ شتێک بۆ تۆ تۆزێک نیگەرانی بوو بۆی کە ینی حاجیان بۆی کە کێشەکە دروست نەبێت و بە باشی حاجەکە بەڕێوە بچێت؟ ئێمە سەرەتا سوپاسی خواکەین خوای گەڕۆ شەرەفەی پێداین کە ئێمە خزمەتکاری میوانی ماڵی خوا بووین بە شانازی و خزمەتمان کردووە هەر لە گەنج و هەر لە پیر و هەر لە نەخۆش بەڵام تەنها گرفتێک کە زیاتر دروست بێ بۆ ئەو کەسات
کە بە ساڵات چوون بە ساڵات کە نەخۆشیێکیانێ ئێمە گوێ نایەنێ ناکرێت کەسێکیان لەگەڵا بێت شتی وە جا ئێمە ڕۆژانە ئێستا باسیەوەش ڕۆژانە ئێمە گوێمان نێدای بۆ خەسخانیان بی ببیێنە چاوەڕێ ئەجر بوون لای خوای گەورە بەڵام بۆ خۆی معەزەب بوو ناڕەحەت بوو نەیەتوانی بۆ نمونە وەکو گەنجە ناتوانانی هاتوو چۆکە بۆ حەرەم هەرچە من ئێمە چوار کەسم لابووە خودی خۆم کە پێویستیان بەوە بە عەرەبانە پاڵێن پێوە دوانیان کە سوکاری خۆی لەگەڵ بوو دووەکەی تری ناوی کە سوکاری دەرنەچووە ئەلحەمدولایە ئێمە من بە هاوکاری برا حاجەکانی کە بێبەشمان نەکردوون ئەگەر هەموو ڕۆژێکیش نەمان بن بۆ حرەم ڕۆژنا ڕۆژێ پاڵمان پێنا ئەوم 20 دقە بە عەرەبانەوە بنمان بۆ حرەم و نوێژەکانیان دواتوونەتەوە بەڵام بۆ خۆی هەر لە برەوە جەستەی نەخۆش و ناڕەحەتە یەک تۆزمان و وایە تا بەیانی لاشەی ئازاری هەبوو ینی ئیسراحەت ناکە بۆیە وەستەوسیەمەوەیە من هەر خوشک و برایەک هەوڵ بە لەسەر دەمی گەنجیا بڕۆ چێژی لێ ئەبینێ عیبادەتی زیاترەکە و هاوکاریشە بێ بۆ حاجیکە نەخۆی پێویستی بەوە بێ خەڵک هاوکاری بکە شتێکی جوان مامۆستا لە کۆتاییە گەر شتێکما بە سەبارەت بە حاج و عەمرە سپاس دەکەین کاتەکەمان تاو بوو یاخوا دەستان خۆش و سپاس بەوە دەفرتەیەوە حەج و عەمرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت تابعوا بین الحەج والعومرە ئەفەرمێ ئەی ئیمانداران بەردەوام لە نێوان حەج و عەمرە تازەی بکەنەوە بڕۆن فإنهما يعني حج وعمرة ينفيان الفقر والذنوب أفرمي هركز بردوام حج وعمرة بك خواي پروردگار فقيري لسر هلقري وقناحشي أشوات وكواتا هندي كزي بداخة وهندي ضل نخوش درون نخوش الله يو بارما بو عربي بو مملكة عربي سعودي بو بارليو سرفقي بداخة أما تصوريكي هليه ئەوەی کە ئەڕوا بۆ حەج و عەمرە لێرەش دەستی کراوەیە هاوکاری فەقیرەکە هاوکاری نەخۆشەکە هاوکاری مناڵیەتیوەکە هاوکاری لە پرۆژە خێرخوازیەکان ناکە ئەوانەیشە بۆشیە ئەوانەیشی کە خۆیان ئەڵێن پارەمە بخۆیان هاوکاری خەڵک ناکەن بەداخەوە و فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ بەردەوام بە لە حەج و عەمرە لەبەرەوە حەج و عەمرە فەقیری و لەسەر هەڵەگرێ و گوناحیش ئەشواتەوە بەڵێ سپاس بۆ بەڕێز کەبال غەفار خاوەنی کۆمپانیای حەج و عەمرە کە لەم تۆرە لەگەڵمانە ممنونتانی وای گەورە قبوڵی کردبوو ئینشاءالله